نوێنەکردنەوەی ڕێکەوتنی هێڵی بۆری نێوان عێراق و تورکیا بە کارتێکی نوێی ئەردۆغان لە دژی بەغداد دادەنرێت. بەشێک لە سەرکردەکانی عێراق و شارەزایانی ئابووریش پێیان وایە دەبێت بەغداد بە زوویی وەڵامێک ئامادە بکات. دوای ئەوەی سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان گرێبەستی هێڵی بۆری نێوان تورکیا و عێراق لە 27 تەمووزی ساڵی 2026 کۆتایی دێت و نایەنەوێت نوێی بکەنەوە، ئەم بڕیارە کاردانەوەی بەدوای خۆی داهێنا، بە تایبەت کاتێک هەرێم و بەغداد گەشتن لێک تێگەشتن لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێی بۆریەکەوە بۆ بەندەری جەیهان. بەشێک لە بەرپرسانی عێراق پێیان وایە ئەم هەنگاوەی تورکیا لە چوارچێوەی زیادبوونی گوشارەکانی تورکیادا دێت کە ئاماج لێیان بەدەستێنانی دەستکەوتی ئابووری و سیاسیە، هاوشێوەی گوشارەکانی دیکەی پێشتر بەهۆی گرتنەوەی ئاو لە عێراق و کامبوونەوەی ئاسی ئای و ڕووبارەکانی دیژلە و فڕات کە کاریگەری گەورەیان لەسەر عێراق دروست کردبوو. هەروەها پێیان وایە دوای هەڵۆشانەوەی پەکەکە و چەکدانانی ئەو ڕێکخراوە و کۆتایی هاتنی چالاکیەکانیان، تورکیا کارتێکی گوشاری ڕاستەوخۆی لە دژی عێراق لەدەستداوە و ئەوەی ئێستا بەدەستیەوە ماوە تەنیا کارتی ئابووریە. لەلایەکی دیکەوە بەو پێی ئەمریکا هاوبەشێکی استراتیژی ئەنقەرەیە مەحاڵە تورکیا بەبێ هەماهەنگی یان گڵۆپی سەوز لە واشنتۆنەوە هەنگاوێکی لەو شێوەیە بنێت، بەڵام دوجار عێراق ڕوبەڕووی کێشەی ڕاستەقینە دەبێتەوە و پێویستی بە وەڵامێکی خێرا یان پلانێکی جێگرەوە هەیە بۆ دەستەبەرکردنی ئاسایشی ئاو و بازرگانی نەوتەکەی. ئەگەر ڕێکەوتنێکی نوێ بێتە ئاراوە، پێدەچێت تورکیا مەرجی زیادکردنی بڕی هەناردەکردنی نەوتی خاو یان ڕاکێشانی تۆڕێکی نوێی بۆری غاز و دانانی باجی گواستنەوەی بەرزتر لەوەی 50 ساڵی ڕابردوو دابنێت. ئەم داواکاریانە بۆ کۆمپانیای وزەی نیشتیمانی تورکیا بۆ تاش زۆر گرنگن، بەتایبەت دوای ئەوەی لە بەڕێوەبەرێکی بچووکی هێڵی جەیهانەوە بووەتە یەکێک لە زەبەلاحەکانی نەوت و غاز لە ناوچەکەدا. لە خراپترین سیناریۆشدا لە ئەگەری پێداگیری هەردوولا لەسەر داواکاریەکانیان دوو ئەنجامی لێ دەکەوێتەوە، یان واشۆکردنی ڕێکەوتنی ناچاری کە بەرژەوەندەکانی عێراق ناپارێزێت، یان داخرانی دەرگای دانوستانەکان و چاوەڕوانی هەمووان بۆ سازشی لایەنەکانی تر. هێڵی بۆری نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکیا یەکێکە لە کەناڵە هەرە گرنگەکان بۆ هەناردەکردنی نەوتی عێراق لە دوای واشۆکردنی ڕێکەوتنەکە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو کە دواتر تا ساڵی 2023 نوێکرایەوە پایەیەکی ستراتیژی پەیوەندی نێوان بەغداد بوو لەگەڵ ئەنقەرە. ڕێکەوتنە سەرەکیەکە لە 22 نیسانی ساڵی 1975 بە فەرمی چووە بواری جێبەجێکردنەوە، ئاماش دوای پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی وەزیرانی تورکیاوە. دواتر ئەم ڕێکەوتنە چەند جارێک لە نێوان بەغداد و ئەنقەرە نوێکرایەوە. بەڵام پەرەسەندی ناکۆکی لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی بەغداد وای کرد عێراق دۆسیەکی ناوبژیوانی نێودەوڵەتی لە دژی تورکیا بجوڵێنێت، ئەمەش بووە هۆی ڕاگرتنی هەناردەی نەوتی هەرێم لە مانگی ئاداری ساڵی 2023. بڕیارەکەی ئەم دوایی ئەردۆغان بۆ هەڵواشاندنەوەی تەواوی ڕێکەوتنە استراتیژیەکە و نوێ نەکردنەوەی گوزارش لە گۆڕانکارێکی نوێ دەکات لەم پرسە ئاڵۆزەدا، بەتایبەت لەبەر ڕۆشنایی قەیرانی ئاوی بەردەوامی نێوان هەردوو وڵات و زیادبوونی پشتبەستنی عێراق بە سەرچاوە جێگراوەکان بۆ دەستەبەرکردنی ئاسایشی وزەی وڵاتەکەی.